بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. السلام عليكم ورحمة الله وبركاته. بخيرات سرسام. پێشێکی سپاسی مەکتەب تەفسیر مامۆستا مخلیس کە ئەو مەجالەیدا دیسان سەیەمی سیمیناری لۆزەنابتان عرض بکەم لەژێر ناونیشانی الإشارات العلمية في القرآن والسنة النبوية نیشانەکانی زانست لە قورئانی پیرۆز لەگەڵ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڕێزان محاضرەکە چار بەشە، سێ فەرعی ئەوەلی لەسەر نیشانەکانی زانستە لەسەر ئەو ئاەتەی کە خوای گەورە دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون. دوامينيا لسر أو آياتك أخوائي قولة فرمي وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمثالكم. سيمين آيات كأخوائي قولة فرمي بسم الله الرحمن الرحيم وجعلنا من الماء كل شيء حي. آخر فقرش مخاطري عارق استنادا لسر حديث بيغمبر صلى الله عليه وسلم. برزان أخوائي قولة لقرآن بيروز فرمي بسم الله الرحمن الرحيم ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. واتا دركوت فساد يعني واتا تيكتسون. فساد أنواع هي فسادي خلقي مان هي اجتماعي مان هي سياسي اقتصادي. خواهي قولة فرمي فساد واتا تيكتسون لوشكاتيو لدرياكان دركوت مصدر كيتسيا بما كسبت أيدي الناس. واتە مەزدەرەکەی دەستی ئەو ئینسانێ وای کردیە کە لە بەڕ و بەحر فەساد ڕوو بدە و هەروەک ئێستا لێرە بە 5 بەش ئینشاءالله باسی دەکەین. عولەمایەکەن لەسەر ئەو ئاەتەیە زۆر قسەیان کردی. یەک لەوانە ئیمام شێخ ناصر السعدی دەفەرمی ظهر الفساد واتە فەساد لە مەعیشەت و لەو بیئەی کە ئەوانە دەژین. فەسادەکە لەوێ ڕوو دەدا. تەفسیری ئاسان هەیە بە کوردی ئەویش باز دەکە دەڵێ فەساد واتە وشکە ساڵی و زیادبوونی نەخۆشی و ئەوە فەسادەکەیە. دێن دوو بەشی دەکەن الفساد في البر والفساد في البحر. بەڕێزان نقطە یەکەم فەسادی یەکەم ئەو عنوانەکەیتی العمارات الزجاجية وانقراض السلاحف. ئەو مەوزوعەی لە مجەللەی فڕەنسی دەربینایە بە ناوی ساينس اند ڤیا لا سعودية ترجمة ذكري بناي مجلة العلوم والتقنية للفتيان. استا زوربي دولة كان كبناية دروز ذكري دايتا بوشن بزام يام با اوينا سبب كيتيا لو إضاء زور باشا جوري بزواني روناك دبيتو وكم تأثري بعوامل الزاوية هي وإيوينيا بردوام أتوهر صبغي بكيو قرصاي لسر بناي نايكا و عزلەی باشیشی هەیە گەرمی و ساردی. بەس ئێمە جەماعەت خۆ لەو دنیای بەتەنێ نینە. چی سەڵ کە هێلکەی دادەنێ دەڕواتە لە کنارەکانی بەحر لەوێ قۆرتە چی دەکا هێلکەی لەوێ دادەنێ. ئەو فەرخانە کە لە هێلکەی دەردەچی چ دەبینن و تیشی ڕۆژ لە بەحری دەدا بەحر ئەدراوشێتەوە ڕەسەن لەو بەحرەکەی دەڕۆن ژیانی خۆیان تاوا دەکەن. ئێستا کە بینایی نوێ هەمووی شوشە کە لە هێلکەکەی دەردەچن دەبینی لەو لای بینایەکان ئەدرەوشێنەوە ڕاسەن لە باتی بەحر لۆ ناو شارەکان دەڕۆن. ئەگەر بەحر بەس لە ڕۆژدا ئەدرەوشێتەوە بینایەکان شەوان بە گلۆبەکان ڕۆژیش بە ئەشعەی شەمسی 24 سەعات ئەوانە ئەدرەوشێنەوە فدەچنەوێن دەر دەیان مەشاکل لۆیان ڕوودەدا. ئوسترالیا ئەمریکا ئیسپانیا دەلێن بە هەزاران چیسەڵ لە ناو چووە هاتینە فەرخەنە سیارە لێیاندایە کەتینە ناو قۆرتێ ئەوە ظاهر یان شتێکی جوانەوە نیە جەمالیاتە بەس سیر کە تەئسیرێکی خەراب لەسەر ئەو نەوعە حیوان هەیە. ئەمن لە کولی ئەو مەوزوعەم باس کرد کچە گوتی ئوستاز گوتی ئەمە ماڵمە لای دریمستیە ئەو ساڵە بینایەکیان دروست کردیە هەموو شوشەیە واللهی گوتی ئەو هاوینە ئەمە لە مالە پێمان نەکرێ بحەوێن لەبەرەوەی دەرەجە حرارەی ماڵمە زۆر بەرز بوویتەوە. تێگەیشتن
ئەوە نقطەی یەکەم. نقطەی دووەم عليكم السلام ورحمة الله. تلوث الكهرومغناطيسي أو زارە پیسبوونی ئەو ژینگەیە بە واستەی کارۆمغناطیسی زەمات هەومان دەزانین بە سەراحەت ئەنترنێت، مۆبایل، تەلەڤیزیۆن إلى آخره، یعنی خزمەتەکی باشی ئەو ئینسانی کردیە، معلوماتی زۆر مستەوای ثەقافی بەرز بووە و خەڵک لە یەکدیری نێزیک بوویتەوە و خەڵی چاوی کرایتەوە. ئەمما بزانین تەئسیری ئەو تاوەرانە ئەو بورزانە چ کارەساتێکی لەسەر زەوی دروست کردیە. بەڕێزان عولەما دەیان ئەبحاسیان کردیە ئەو دارەی کە نێزیکی تاوەری مۆبایلە سێرکەن لە ڕسمەکەی دیارە 15 إلى 25 متر هەمویان وشک بووینەوە بە واستەی ئەو تیشکەی کە لە تاوارکەی دەردەچی. و ئەو خطوطە ضغط عالیانە کە لە ناو زیراعی ڕۆیشتینە سێر دەکەن 16 ئینتاجی زیراعی دەورابەر ئەو خطوطانە کەم بوویتەوە. جەمعەت تەئسیری دووەمی ئەو تاوەرانە لەسەر باڵندەکان. لە ئەمریکای چەند بورجی مۆبایل هەیە و ئەنترنێت و تەلەڤیزیۆن 36,000 بورج. ساڵانە قیاسیان کردیە 8 ملیۆن باڵندە بە واستەی ئەوەی کە بە بورجەکان تەسادم دەکەن ئەوانە دەمرن. ساڵێ 8 ملیۆن و نیو بلێن چێشکە باڵندە بە واستەی ئەوەی لە ناوچوینە. لۆ مەساحەی تەیارانیان کەم بوویتەوە. بورجەک لەولای بورجەک لەولای وای کردیە لێیان تێکچووە. ئەدی عێراق چەند بورجی تێدایە؟ ئاسیا سێڵ ئیعلانی کردیە 8300 بورجی هەیە. کۆڕەک 6800 زێن 3500 ئەوانەی دەبینن ئەو نقطە سۆرسۆرانە. لە هەولێری 750 بورج هەیە. باشە فەوانە بەڕاستی جەماعەت لەسەر باڵندەکان تەئسیرێکی زۆری کردیە. ئەسڵەن هەندێکیان ئینتێنسیتەکەی شدەکەی ئەوەندە بەقووەتە بزە بدووەکی هیتەرە کە نێزیکی دەبی باشە یان پێی دەکەوی ڕەسەن دەستێ چونکە شدەی ئیشعاعەکەی زۆر زۆرە. لە هەمووی خەتەرتر تەئسیری ئەو ئەمواجانە لەسەر مێشەنجوون. بەڕێزان مێشەنجوون خوای گەورە لە قورئانی وحی وأوحى ربك إلى النحل مێشەنجوون کە لە خانەی خۆی دەردەچی 5 إلى 6 کیلومتر ڕێی دەبڕی. ئایا ئەو بە کەیف خۆی دەردەچی و دێتەوە لە دووی گوڵەکان دەگەڕێتەوە و تەڵقیح دەکا و هەندێک بە پێی دەنووسێ دێ کاتە هەنجۆن. خوای گەورە کو مەسەلەن بەلەدیەت زادەی کردیە خەڵک بە ئیسراحەتی بە سیارەی لەسەر ئەو جادانە دەڕوە. خوای گەورە لۆ مێشەنجوون ڕێدانایە. سێر کە خوای گەورە دەفەرمی فەسلوکی سبل ربك ذللا واتە بڕۆ لەسەر ئەو ڕێیانە بڕۆ کە ئەمن لۆتوم دانایە قەت بزر نابی. فەئیدەن ئەو مێشەنجوونانە کە لە شوێنی خۆیان دەردەچن ئەو ڕێیە چییە؟ دووشتە جەماعەت. یەک مەجای مەغناتیسی زەوی، دوو ئەو ئەشعەی یوڤی کە لە ڕۆژ لۆمان دێ. ئەشعەی یوڤی زۆر بەقوتە حتا ئەگەر دنیا هەوریش بی ئەوە هەی ئیختراقی ئەو هەورەی دەکات. فەمێشەنجوون لە شانەی خۆی کە دەردەچی باشە لە ناو جسمی دیتیتیان حەباتی ئاسن هەیە. عادەتەن ئاسن لۆ مەجال مغناطیسی جەزب هەیە مابینیان وایە هەر کە لایدا لە مەجالی مغناطیسی ڕەسەن مێشەنجوون دەلەرزی دیسان دێتە سەر خەتەکەی. فەخوای گەورە ئەو خەتانەی دانایە وا دەکە نیهائیەن ئەو مێشەنجوونە لە شانەی خۆی دەردەچی دیسان بە ئیسراحەت دەگەڕێتەوە سەر شانەی خۆی. ئەوە یەک. دوو ئەگەر سەیری ئەو ڕسمێکێن جەماعەت ئەوە ڕۆژ بە زاویەی 30 دەرەجە دەڕوە لە دووی گوڵەکان دەگەڕێتەوە باشە تەڵقیح دەکا دیسان بە ئیسراحەت دەگەڕێتەوە سەر چی؟ سەر خانەی خۆی. باشە ئەو تاوەرانە چی کردیە؟ مەجالاتی مغناطیس هەمووی تێکدایە. شتە ڕوویدای پێ دەگوترێ ئەڤەباب الکهرومغناطیسی. ئەو مێشەنجوونە کە لە خانەی خۆی دەردەچی باشە هەمووی تەمە چی؟ ئاو نییە، قەتەراتی ئاو نییە، بەڵکو
تەمی پێدەگوتێ ئەضباب الكهرومغناطیسی واتە دنیا لە پێش چاوی هەمووی دەبیتە تەم لە شانەی خۆی کە دەردەچی دیسان ناگەڕێتەوە سەر شانەی خۆی لێ بزر دەبی لە ئەمریکا ناقوسی خەتەر لێدرایە تا ئێستا 50 ملیۆن مێشەنجوون لە ناوچووە 50 ملیۆن مێشەنجوون لە ناوچووە بە سەبەبی ئەو ئەبراجانە باشە خوای گەورە ئەو مەزاری لێی دانایە باشە قەت بزر نابی فەسلوکی سوبوو لە ڕەبیکی ذوول لە خوای گەورە زەلیلی کردیە بە ئاسانی لۆ خۆت بڕۆ لە دوی ڕستقی خۆت بگەڕێ وەرە ئەمما مەجالاتی مەغناطیسی وای کردیە ئەو تەوارانە مەجالی مەغناطیسی هەمووی تێکدایە چی کردیە یەکەمین شت ئیتیجاهاتی لێ گۆڕیە واتە کە لە خانەی خۆی دەردەچی دیسان ناگەڕێتەوە دوو شەو ڕۆژ لێ تێکچووە عادەتەن قەت نەیاندیتیە مێشەنجوون شەو ئێستا لەبەرەوەی دائمی مەوجە هەیە باشە شەوانیش هەیە شتێکی تریان دیتە قەنەواتی کالسیۆم هەیە لە مستەوای خەلیە ئەوە عادەتەن ئیشی چییە نەقلکردنی ئیشاراتی کارەبایی لە جسم ئیشی تری ئیشەکی تری هەیە چییە انقباضی عەضەڵاتی دڵ و لەگەر دەماری خین دیتیان ئەو قەنەواتە 24 ساعت کرایتەوە وای کردێ مێشەنجوونەکەن 24 ساعت ئەوانە مادینە پێی دەگوتە ئەلئیجهاد ئەلخەلەوی مێشەنجوو حتى تەئسیری پێش هەفتە جەزیری وێساق پیشانیدا دەڵێ ئێستا ئەمە نەبەضاتی قەلبی مێشەنجوون قیاس دەکەین کاکە ئی هەموویان تێکچووە سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئەو ئەبرازی مۆبایلە بەێ جەماعەت تەڵەبەیەکمان هەستا پێش 2 ساڵ بەحسێکی کردناوی عەبدوڵڵا زوهێر بوو لەو بەحسەی لە قسمی کۆمەنیکیشن واتە ئیتیساڵات گوتی مام مۆسەخەرەت خەریتەکەم بەدەست کەتیە زۆر غەریبە ئەویش لەگەر هەر سیستەمەکی مۆبایل کە نوێ بوویتەوە سێر دەکەم مەجموعە نەخۆشی بڵاو بوویتەوە خەریتەی پیشانی منیدا وەڵاهی لە دەستم چوو بەس ئێستا ئەو ئیحسایانم لەنگۆم هینایە کە لە 2003 3G دەرچوو سێریان کرد نەخۆشی سارس زۆر بڵاوبووەوە خەریتەی پیشاندە لە چیە 3Gیان دانایە ئەلەوێ نەخۆشی سارس بڵاو بوویتەوە نەخۆشیەکە سنجی کاڵ دەکات کە زیاتر لە 700 کەس بەوەی مرد لە 2009 کە 4G بڵاوبووە دروستیان کرد ئەنفلوانزای بەراز بڵاوبووە لە 2020 کە 5G دروست کرا کۆرۆنا بڵاوبووە علەما دەڵێن فۆڵس قەت عیلاقەی نییە واللهی بەس تەوافقەکی عەجیبیان دیتیە ما بین بڵاوبوونەوەی یان دروستکردنی سیستەمەکی نوێ مۆبایل لەگەر بڵاوبوونەوەی نەخۆشی بەڕێزان احتمالیەک بلێ ئەگەر مێشەنجوون لە ناو بچی چ مشکلێ واللهی خبەڕای ئومەم متحیدە دەڵێن ئەگەر مێشەنجوون نەما 3 ساڵی تر دنیا بەتاڵ دەبی لە بەشەر چونکە 175 ئەو خواردنەی ئەتو دەخۆی مێوەجات و خەضراوات و فەواکح و حبوب ئەوان تەقەحی دەکەن واتە 175 خواردن لەسەر ڕووی زەوی نامێنێ لۆی مشکلەکە گەورەیە 3 ساڵی تر دەڵێن دنیا چۆ دەبی هیچ بەشەرێک لەسەر ئەو دنیای نامێنێتەوە جەماعەت ئەگەر سەیری بکەن ئەوە لە ماڵێ کە وایفای دادەنەی ئەوە بڵاوبوونەوەی مەوجەیە شوێن نییە لە ماڵت ئەو مەوجەیە نەگاتی لەوێ عولەما دەڵێن ئێستا ئەمە لە ناو بەحرێک لە مەجالاتی کەهرۆمەغناطیسی دەژین بەڕێزان یەک لە مشکلە هەرە گەورەکانی ئەو مۆبایل 2024 ئیعلان کرا کە بۆ گەنیبوونی دەماغ دەستی پێکردیە برین ڕوت تەلەف یان تەعەفونت دەماغ ئەوە چ نەخۆشیەکە سێریان کردی ئەو گەنجانە ئەو منداڵانە کە زۆر خەریکی مۆبایلن تحملی زۆر کەم بوویتەوە زۆر زوو تووڕە دەبی تاقەتی خوێندنی دەرسی نییە متەوەتیرە وەڵڵای ئێستا لە هەولێر ئەوەی دەبینی ئەوەی کە سەیارەی داژووە گەنج دێتە پێشت هۆرنی لێ دەدەی یەواش دەکەی ئەو هەردی ئاگەی لە خۆی نییە 2024 جامعەی ئەکسفۆرد
کە یەکەمین جامعەیە لە مستەوای عالم زۆرترین ڕەنچی هەیە ئیعلانی ساڵی تەعەفونی دەماغی کرد بە واستەی چی بە واستەی ئەوەندە تەماشەکردن سمارت فۆن واتە هەواتف الذەکیە وای کردی ئەوانە مێشتیان هەموو بۆگەنی بوویتەوە ئەو جارە فەسادە چیتر فەسادی دەنگەدەنگ بە ئینگلیزی پێدەگوتری نۆیس بە عەرەبی ئەڤڵڤە بە کوردی ژاوەژاو جەماعەت ئێستا خۆتان دەبینن سەیارە زۆرە هەموو شارەکان مەتاری تێدایە قیتار إلى آخره جامعی ماکس بلانک لە ئەڵمانیا بەحسەچی کرد لەسەر تەئسیری ئەو ضەوضاءە لەسەر باڵندەکان سەیری کرد ئەو چێشکانە کە لە نێزیک مەتارن ئەوانە هەر سیستەمی بیستنیان هەر نەمایە لەبەردەم ئەو دەنگە گەورەیە عولەما دەڵێن ئێستا ئەمە قیاسی دەنجی چێشکەمان کردیە پێش 30 ساڵیش قیاسمان کرد ئێستا لە یەکدیری تێناگەن زۆر هاوار دەکەن کە گفتوگۆ مابین خۆیان دەکەن هەموو بێتاقەت بووینە دەنگ ئەوەندە زۆرە لە یەکدیری تێناگەن بە هات و هاوار قسەی دەکەن دەرێ داتامان هی پێش 30 ساڵ کاکە نەبڕیان زۆر بەرز بوویتەوە چ بووە فەقیرە هەمویان تووشی شۆک بووینە چەند هۆرمۆنات لە جسمیان بەرز بوویتەوە وای کردی ئاگایان لە خۆی نەمایە سەتان ڤیدیۆ هەیە پشی لە نێزیی کوکوختی دەبی چێشکە دەبی ئاگای لە خۆینە بە ئاسانی دەیخۆ هۆرمۆنات زیای هۆرمۆناتی تەوەتر وای کردی ئاگایان لە دەوروبەری خۆیان نییە عادەتەن فەرخی چێشکە 3 مانجی ئەووەلی زۆر مهمە لۆ ئەوەی فێرە قسەبی فێرە خوێندن بی دەڵێن ئێستا ئێمە بەدەستمان کەتیە 4 مانجی شتێپەڕیە هێشتا چێشکە فێرە کەناری بولبلەوانە فێرە خوێندن نەبوو هەمووی بە سەبەبی الضوضاء باشە دێنە سەر الفەساد في البحر باشە جەماعەت ساڵی 2000 حادیسەی زۆر غەریب لە کوێت ڕوویدا سێریان کرد مای و قارب 7 ملیۆن ماسی لە قراغەکانی کوێت هەموو مردینە کە دەکا 3000 تەن ئەسباب چییە ئەوەندە ماسی دەمری سێر دەکەی عادەتەن فترە یەک مەجموعە حوت خۆیان ئینتحار دەکەن عولەما دەگەڕێن دەبی سەبەب چبی ئەو ئینتحارە ئەو ئەسبابانەیان دیتەوە یەکەمیان زۆربەی مەستەعەکان ئاوی پیس فڕێ دەدەنە ناو بەحر بەرزبوونی دەرەجە حەرارەی زەوی وای کردی عادەتەن CO2 غازی ثانی ئۆکسید کاربۆن لەناو ئاو خەزن دەبی دەڵێن سێر دەکە نسبەکەی یەکجار زۆر بوویتەوە پاپۆر لەناو بەحرەکان زۆر بووە ئەو پاپۆرە جەماعەت بە سێریکەن ئەو پەروانەی دەبینن بەشە لە پێشی چەنگسکە دیارە ئەو پاروانە کە دەسوڕێ بڵقی دروست دەکە ئەو بڵقە کە دەتەقی دەنگێکی دروست دەکە شت دەکەی 175 دیسیبڵە هەتا بزانە 175 دیسیبڵ چەندە پێش ئەوەی کامێرەی چاودێری لە نەفەقی مەلعەب هەبی لە بنەوەی دابنێن ئەمە بەحسێکمان کرد ضەوضا لە هەولێرێ ژاوەژاو لە هەولێرێ ئەلێ بە جیهاز قیاسم کرد لەناو نەفەقەکەی شدەی دەنگ 80 دیسیبڵ بوو دوو تەڵەبەم بەحسەکە لەکنەمە بوون چوونە قاعی حەفەلات مۆتۆر بۆیان دانایە و هەڵپەرچێ و هات و هاوار 120 دیسیبڵیان قیاس کرد ئەدی 175 دیسیبڵ دەنگ و ئاگات دەبی لە ناو بەحریش سورعەی دەنگ 4 قاتونی و سەریعترە لە سورعەی دەنگ لە هەوا باشە ئەوە وای کردیە بەحرەکان تامیان تێکچووە لەبەر ئەو شەریکاتانە بەواخر زۆر بوویتەوە دەنجی زۆر دروست دەکا باشە وای کردیە ئەو حیواناتی بەحری تەحملی ئەو جەوەیان نییە بە جەماعی ئینتحار دەکەن ئاخر فەقەرە لەو مەوزوعەی تەلەوثی پلاستیکی جەماعەت ئێستا خەڵک پلاستیک زۆر بەکاردەینی ئەلاگە لەبەرەوەی هەرزانە توندە خەفیفە باوەڕ دەکەن لە هەر دەقەک لەسەر دنیاە 2 ملیۆن ئەلاگە سەرف دەبی لە هەر دەقەک ئەدی ڕۆژێک ئەو قەسەبە هەیە کە شەربەتی دەخۆی لە ئەمریکا هەر سەعاتێک 5 ملیۆن قەسەب بەکاردێ تا ئێستا چەند پلاستیک فرێدرایتە ناو بەحر 199 ملیۆن تەن پلاستیک فڕێن دایتە ناو بەحر لە ماسی قوربەسە لەی وای ئەوە خواردنە کە پلاستیکەکەی دەخوا مەجرای خواردنی قەپات دەکات دەمرن فبەڕاستی کارە ساتێکی زۆر گەورەیە ڕوویدایە
ولا كاليفورنيا دلين أما تسن إستلا أمريكا ماسی ڕاو دەکرێت دەینین سەتاسی ماسیەکان سێر دەکەین پلاستیک لە ناو گۆشتی ماسی هەیە کە ئەوانش هەمووی تۆکسینەواتە ژەهرە. موضوعی دووەم جەماعەت لەسەر الإسعافات الأولية ولون ملابس المسعفين واتە ڕەنگی جلچی ئەو کارمەندانە کە لە فریاگوزاری خێرا ئیش دەکەن ئیسعافات ئەوەلیە. ڕۆژیان کچێک داوای کردوەتی مامۆستا ئەمە مدەریبم لە ئیسعافات ئەوەلی حەز دەکەم سەعاتێک دەرسەکەی خۆت بمدێ لۆ تەڵەبەی فێرە ئیسعافات ئەوەلی بکەم. وەڵا یەک سەعات فێریانی کرد یەکێک لە خۆی بچی چ دەکەی یەکێک دەستی بشچێ یەکێک لە سەربانێ بکەوی بسووتێ زوو چارەسەری بکەی تا دەگەینیە خەستەخانەی. آخر قسەی گوتی ئێستا لەبەرەوەی خەڵک زۆر بووە موئەسەسات زۆر بووە زۆربەی دەوڵەتەکان نەفەرەچیان مەثەنەن لە مۆڵ نەفەرەچیان دانایە لە بازار لە جامیعە لە مەکتەب ئەوانە جلچی کەسچیان لەبەرە واتە بزانن ئەوانە جەماعەتی ئیسعافات ئەوەلینە. تەماشای قەناتی ئەشەرق دیسکەڤەریم دەکرد ڤیدیۆیەکی پیشاندە لەسەر عالەمی مێروستان ئەوانە هێلانەکەیان کووە و چەند قسمە و ئیلە ئاخری یەک لەو شتانە کە باسی کرد گوتی جار بەجار ئەوانە دوو جەماعەت بەشەڕ دێن لە ناو مێروستان مەجموعەتیان هەیە سێرکە پێستەیان کەس کە ئەوانە خاش ئیشی مەفرەزەی توبینە ئیشیان سێر دەکەی مێروستان دەستەچی لێ دەبیتەوە بریندار دەبی باشە ئەوان هەڵدەستن بە چارەسەرکردن. صحیفەی مزەلەی گاردیانی ئینگلیزی ساڵی 2018 عەدەدێکی کاملی دانە لەسەر ئەو دۆزینە نوێی واتە جەماعەتێکی توبی هەیە لە ناو مێروستانەکان ئەوانە هەڵدەستن بە چارەسەرکردنی چی ئەو مێروستانانە. ئێستا لە ئەفریقا یەک جێیەکی شەقبی مێروستانەکەی دەنی لۆی دەدووری ئەو مێروستانانە هاش حاضر تفەکەیان ئەنتیبایۆتیک تێدایە زەدی التیاباتن بۆی خوای گەورە دەفەرمی بسم الله الرحمن الرحیم وما من دابة چییە هەر شتێک بجوولێ في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمثالكم زەما دەو خەریتەی دەبینن دەبێ ئەو خەریتەیە چ بێ ئەو دارانی دەبینن لە توایە دار ڕوحی تێدا نییە شعوری نییە و یەکەکی عازلە و تەواو. ساڵی 1990 بەحسەچیان کرد سێریان کرد کاکە نیزامەکی ئەنتەرنێتی زۆر متەتەور هەیە مابین دارەکان ئەوانە تۆڵ ترادینگ قسەکردن لەگەر یەکدریان هەیە مەسج گۆڕین تیجارەت تەبلیغی یەکدری هەر دارێک کە تووشی نەخۆشی دەبی خەبەردەنێنیتە ئەوەت ئەوانی تر ئاگاتان لێ بم تووش نەخۆش بخۆتە مەناعی خۆتان بەرزکەن باشە سێر دەکەن ئەوانە ئێمە کو هەیتمان www ئەوانە شەیتیان وود واید ویب شەبەکەت الأشجار العنكبوتية یان سێرکە ئەوانە سێر دەکەن چێ مەسئولە لە نەقلکردنی ئەو مەسجەی مابێن دارەکان ئەوە پێ دەڵێن الخطوط الفطرية ئەو مەسئولە لە نەقلکردنی معلومات لە دارێک لۆ دارێکی تر. باوەڕکەن چشیان هەیە دار ئەگەر دیتی تووشی نەخۆشی بووە چارەسەری نییە چەند مەواد غیزایی هەیە هەمووی دەداتە دەورەبەری کو ئەمە یەکێک بمری وەرەسەکەی تەوزیع دەکرێت ناو دارەکانیش ئەو مەواد غیزایی خۆی تەوزیع دەکاتە جیرانەکانی حتا کو لە ئەنتەرنێت هاک هەیە ڤایرۆس هەیە جار بەجار لەو خەتەی ڤایرۆس و یەکدری دەنێرن ڕاستە خەتەکەی قەپات دەکات دارێک ناهێنی دارەکەی تر ئیسفادە لە خواردنەکەی بکە ئەوەی ئەتو دەیبینی هاکردن ڤایرۆس نەقل تیجارەت هەمووی لەوانە هەیە. وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمثالكم. نقطەی ڕئیسی ئەنتەرنێت لە ناو دارەکان چێ هەیە چێ ها چ دارێک لە هەموویان بەتەمەنترە نقطەی ڕئیسی ئەلەوەیە. بەڕێزان مۆزوعی سێیەم چ دەلیلمان هەیە کە خوای گەورە خالقی ئێمەیە
هیچ نیشانەک هەیە کە ئەوەی بگرین بلێن الله خالق كل شيء بەڕێزن هەر شەریکەیەک کە بەرهەمە چی ئینتاجش خۆی دروست دەکا و تەوزیع دەکا لۆگە و چلوی خۆی دادەنێ عنوانێک نیشانە چلوی دادەنێ مەثەلاً هەمومان دەزانن ئەوە نیشانەی مارسیدیسە دەزانی شەرکەی مارسیدیس دروست کردیە و لە ئەڵمانیا دروست کرایە ئەوە تۆیۆتا باشە ئەدی خوای گەورە ئێمەی خەڵق کردیە علامەتە چلۆمێدانە نایە بچینە قورئان بزانین چمان پێ دەڵێ خوای گەورە دەفەرمی والله بسم الله الرحمن الرحيم والله خلق كل دابة من ماء لا آية تشتر بسم الله الرحمن الرحيم وجعلنا من الماء كل شيء حي واتا همو مخلوقات لسر أو زويي لسر خريتي أو دروس كرايا خريتي أو كوا زمعت أويا أو بيكاتي مولكيولي أو مفروض وايا همومان والله خلق كل دابة من ماء استراكشركا بونا وعيبي خوي قالوا دو كلمة بكارينا إلى القرآن سي خلق جعل صنع خلق يقلى معنى كان دروس كردن خاصة لو خوي قالوا لهيت سوا من عدم الخلق من عدم خوي قالوا لهيت سوا قدرتي خوي تدروس ذكاء كس والله أحسن الخالقين كز ناقات خوي قالوا جعل لقر صنع واتا كرستكان هي خوي قالوا إيه تركيبي دكاوش تشي تدرس ذكا زمعت أو تركيبي آوى لحالة السائل أو تركيبي آوى لحالة كدبيت بفر زمعت واتا إيستا تركيبي مش دبي بونا وعيبي باشا بابروين سنوع بفرمان هي دنوع بفرمان هي أوتا تركيبي جزئي بفركن هم مش يعني بالإنجليزي بيدا قلتي هيكساغونال شكل سداسي يان شش لاي يك دو سي سار بين شش هم يان أو شش لاي هي باشا استا خواي جور لا دنيا أمل فيزياء خندمان ساردنا على التركيب معناها أو ساردنا على التركيبة لو شكلي سداسي خواي جور اختياري كردية لبر أو سببانا يقلا بقوترين تركيبة دو تحملي زغتي زور دكان سي زور مستقرة صار أجر هات هيكلك الدروس كلها شكل سداسي فراغات نابيني زعما دويستيان كتاوري انترنت دروس بكن قوتيان مزالك با دائري بي سيريان كد أو فراغانه هي وات أتو سيركا أقل إير موبايل ددسته وقصيدكي بي إير موبايل قطع دبي إيرا ديتوا إيرا قطع دبي وات أقلنا وسيارة بي سي زار أو قطع دبي ودي سنة صالك دبي كهستان كرديان الشكلي أو قطع كنما دبينا شكلي سداسي فإذا يكلف فائدة كاني أو شكلي أو فراغات ناميني بابين السر إنسان أمثلة كان بينين زمعت إنسان خواهي جورا قد كترين شتية خلية تشتك مسؤولة لتقسيم خلايا تقسيم دبي أو جسم دروس دبي DNA سيركا DNA شكلها كيكو زمعت شكلي سداسي يعني بالضبط شكلي أو بنزين لكيمياء بتينا كيمياء شكلها كيكو سداسي تساوي هم حشرات وحيوانات كان سداسية هكساغونال قل لسر شكلي سداسي خانة كاني ميشنجون همو شكلي سداسية دتواني بواسطي لبر أو شكلي كم ترين مادة بكاربيني لو دروس كردني بقوتين هيكل يك فائدة أو شكلك ميشنجون خانة خوي دروس ذكا أويا هنجون لي نارجي لناوي دمينيته بيت العنكبوت أو زارك قرني بتان كري بروكلي تان كري تماشاكن بزان أو توتوبانا شكلي هكساغونالا إنسان سن تقليدي أوي كرديا زوب اعتيازاتي خوي برغي مربع دلين معلم خوي سداسية توب زمات كبركان دا تقي أو مادة منصهرة دردسي دروا دواي بركانك كبدا بيتوا أو مادة وشي سار دبي
شکلەکەی کو دەبێ شکلی سوداسی پشتی چیسەڵ شکلەکەی سوداسیە ئەناناس لە هەمووی غەریبتر بەس بڕۆ بنووسە کەوکەب زوحەل سێر دەکەی لێرە شکلی سوداسی هەیە دەبینن دەزانەوە چییە ئەوە باە لەسەر زوحەل شکلەکەی شکلی سوداسیە حتى باشە لەسەر زوحەل تەسویریان کردیا ئەوە شکلەکەی جەماعەت شکلی سوداسی لەسەر زوحەل جەماعەت هەموو خواردنەکان خوات چوونە مالێ خیالی بکە دوو کرد تەماشایکە سێردەکەی سوداسی باشە مانگۆ یعنی فکر ناکەی لۆ هەموو فەواکە لەسەر شکلی ئستوانەیە لۆ خیار باینجان کودی تەرۆزی شفتی لۆ چکە لە ئاو دروستکرا ئەساسەکەی ئاوە شکلی ئاو دارەکان بە هەمان شێوە جماعة آخر موضوع نويترين بحث أحدث الأبحاث العلمية حول مضار شرب الخمر بريزان سيما هستان بحثة شيان كرت لسروي آية كإنسان عراقي خوارد سن تأثيركي لجسمي دمينه وتصوريان ذكر أو كسي كعراقي دخواو باشە 5-6 شەرخۆش دەبی دوای دەگەڕێتەوە سەر حاڵەتە تەبیعی خۆی سێریان کرد تقریبا 12 إلى 24 ساعات کحول لە خین دێتە دەرێ باشە ڕەسەن دەگەڕێتەوە سەر حاڵەتە تەبیعی خۆی لە ئەمریکای ئیسپانیا لەگەر ئەڵمانیا مؤسسەی صحەی نەفسی صحة الدماغ لەگەر علوم الأعصاب ئەو بەحسیان کرد ئەو بەحسە چ بوو نۆتیان کەسیان هینە کە ئەوانە عەرەقی دەخۆن 39 کەسیشیان هینە کە ئەوانە عەرەقی ناخۆن هەستان بە تەسویرکردنی مێشکی ئەو مەجموعەیە جیهازەکەی fMRI Functional Magnetic Resonance Image واتە تەسویرکردنی فەعالیەی دەماغ بە واسطەی ئەشعەی ڕەنین هەموو ڕۆژ قیاسی یان ئەشعەی سەری ئەوانیان دەگرت ئەوانەی کە عەرەقیان خوارد کە ئارەخۆر نەبوون لەگەر ئەوانەی کە ئارەخۆرن جەمعەت چیان دی ئەو نەفەرەیە کە عەرەقی ناخوا سێرکە ئەو مەنتقە سۆرانە واتە هەموو پارچەکانی مێشکی ئیش دەکەن ئەوەی کە عەرەق دەخوا چەند مێشکی ئیش دەکەن جزئێکی کەم ئەوەی سێری دەماغی ئەو کەسەی بکە کە عەرەقی ناخوا وای و عەرەقی دەخوا بزانم مێشکەکەی چەند گچکە بوویتەوە واللهی مزەلێک داهاتە هەولێری مزەلەیە قەڵەی کوێتی خیندم گوتی دوو جامیعەی نەرویجی و ئەڵمانی کولیە طب لە ئەڵمانیا و نەرویج گوتیتیان ئەمە مختبەرێکمانی مختبەری ئەناتۆمی واتە لاشەی دەینن ئەوانە عادەتەن لەسەر مردی دەخینن عەزەڵاتەکەیان پارچە پارچە دەکەن ئەوە عەزەڵەیە ئەوە مەعدەیە ئەو ئێسکە ئیلی ئاخری گوتی ئەو نەفەرانە کە ئارەخۆرن لۆمەمینن سێر دەکەن ئەوانە دەماغیان زۆر گچکە بوویتەوە خوڕایتەوە هەر وەک لێرە دەبینن باشە جەماعەت لە بەحسەکەی چیان دیتیان ئەو کەسێک کە عەرەقی دەخوا پاش سک سویت پاش 42 ڕۆژ ئەوجا دەماغ گەڕایتەوە سەر ئیشی خۆی پاش 42 ڕۆژ سێر کە محەممەد المصطفى صلى الله عليه وسلم چی دەفەرمی من شرب الخمر لم تقبل له صلاة 40 ليلة پاش 42 ڕۆژ ئەوجا دەماغ گەڕاوە سەر تەبعەتی خۆی پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک عەرەقی بخوا تا 40 ڕۆژ نوێژەکەی قبوڵ نییە بەس دەبی نوێژ بکە وازی بە لەسەری بەس خوای گەورە خەیری لۆ نانووسی باشە 40 ڕۆژ باشە جەماعەت واللهی ئێمە لە زەمانە چین ئاەتەکانی خوای گەورە بە چای خۆمان دەبینین ئەو دوڕەسمەی تخوا باش تەماشایکەن ئەوە نەفەرێکە ڕەنینی دەماغە عمری 12 ساڵە ئەوە نەفەرێکە عمری 85 ساڵە سێرکە ئەوەی کە عمری 85 ساڵە چەند دەماغەکە گچکە بووە خوای گەورە لە سوورەت یاسین دەفەرمی ومن نعمره ننكسه في الخلق باشا ومن نعمره ننكسه في الخلق خوای گەورە لە سوورەت یاسین باز دەکات واتە لەگەر تەمەن
نەک بەشە بەرە نوقسانی دەڕوە وەزیفەی ئاعزایەکانت تێک دەچی ئەو نەفەرە کە عالیم و ئێستا ناوی خۆی لە بیر نییە براکەی خۆی ناناسی باشە علامەیە نونەکیسه في الخلق ئەی تەدەهور في وظائف الدماغ ئاگاتان لێبی ئەو کەسەی بە طەبیعی دەژی عەرەقی ناخوا پاش هەفتە ئەو های لێدە ئەوەی کە عەرەقی دەخوا لە 35 ساڵ 40 ساڵی و تووشی ئەو حاڵەتەی دەبی واتە دەمایەخەکەی هەمووی دەخورێت تووشی دەتەهور دەبی نیعمەتی خوای گەورە تا 70 ساڵ ئەو نەفەرە 65 ساڵ چ مشکلی نییە پاش 70 ساڵ ئەو تەدەهورە دەست پێ دەکات ئەوەی کە عەرەقی دەخوا بەڕێزان لە عمری 35 إلى 40 ساڵ دەست پێ دەکات بە تەدەهورکردنی دەماغ ئەوە ئاگاتان لێبی بەس دەماغ تا 42 ڕۆژ ئەو زەدەیتە سەر تەبیعەتی خۆی پرت دیتیان پاش 9 ڕۆژ ئەو وەچ خۆی لێدێ لە مەعانەکەی نەرمی ئەو کەسێک کە عەرەقی دەخوا پاش 9 ساڵ ئەو تەئسیرەکەی لەسەری نامینێ ئەو جەدوەل هەیە پێت دەلێ ئەوە مەعیدەکەی چەند ڕۆژ نینۆکەکەی چاوی لە ئاخری بەڕێزان ئاخر شت لە محازەرەکەی ئێستا مەجموعە ئەبحاث کرا دیتیان ئەگەر هات ئافرەتەکان عارەقیان خوارد منداڵەکەیان تووشی یەک مەجموعە مەشاکل دەبی ئەو مەشاکلەکانە یەک لەوانە لێمان دوو تەبەقەیەوە نیە سێرکە تەبەقەی سەرێ دروست نابی گچکەبوونی چەنەگە کوردبوونی ئێسشی کەپوو خۆی کارتلجە تێکچوونی جێ باشە ئەوانەی دەبینن 7 نەوعە خەلەل لە منداڵەکان ڕوودەدا گچکەبوونی دەماغ باشە تاخیر گەشەکردنی چاو باشە لێو دێتە پێشەوە ئەوە هەمووی سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئافرەت ئەگەر هات عەرەقی خوارد وەڵڵاهی برایان مخۆم دەرسی ئەناتۆمی فسیۆلۆژی لە کولێ دەرێمەوە کە نەخۆشەکی دەخینی لە ئاخری پێت دەلێ ئەگەر دەتەوێت لەو نەخۆشیی دوور بکەوی وامەکە ئیلە ئاخری 5 لەوەی یەک شت بازەکات دەلێ بەس داک ئەگەر عەرەقی نەخوارد هیچ منداڵکی بەسەر نایە یەک سەبەب بەس داکەکە عەرەقی نەخوا تووشی ئەو حاڵەتانە ناوی بەحثێک بڵاو بووە لۆ زۆرترین سەکتەی دەماغی لە ناو حەمام ڕوودەدا Why do stroke often happen in bathroom لۆ لە ناو حەمام سەکتەی دەماغی زۆر دەبی جەماعەت ئەمە دەلێن سەرمان دەشوین یان بە شوورخ ئەخسەر ڕاستی لۆ ئەمە وا دەلێ چونکە یەکەم جار کە چوویە حەمام بەسەرەوە دەست پێ دەکەی جەماعەت خەتەرەکە لێدایە دیتیان کاتو سەرت دەشۆی حرەکەی خین سەریع دەبی ئەو خینە لە خوارێ بەرەو سەرێ دێ دەمارەکانی سەر زۆر وردە دەتەقی جزئەکی زۆری دەماغ بێبەش دەبی لە خین ئاوەکە ئەگەر سارد بی ئەگەر گەرم بی عولەما ئیختراحیان کرد ئەوە سەکتەی دەماغیە باشە بەواسەی جەماعەت کە یەکێک ڕیاضەی دەکا مثلا تۆپانێ دەکە لە ئەوەلی چ دەکە ئیحمای دەکە لۆ ئیحمای دەکا تا عەزەڵاتەکانی مهەیە بی لۆگەمەکردن تا تووشی تەشەنوج نەبی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەوەی حەدیث پێغەمبەر باز بکەین عولەما دەڵێن ئەگەر دەتانەوێ لە سەکتەی دەماغی دوور بن بڕۆن ئەو سێ تەرقەیە بکە بڕۆ یەکەم جار پێت بشۆ دەستت شانت ئەوجا ئاخر مەرحەلە باس سەرەکەت بی بزان عائشە چ دەفەرمی رضی الله عنها دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خۆی دەشوشت چی دەکرد یەکەم جار سێ جار دەستی دەشوشت دەست نوێژێکی باش دوای کانە یخەلیلو سن مقدماتی دانایە و حەفەیات من الماء لەسەر خۆی دەڕژێن باشە ئینشاءالله هەمومان لەمە دووە خاستەن سوبەینان باشە کە خۆت دەشۆی بەسەرەوە دەست پێ مەکە على الأقل ئەگەر وەچ پێغەمبەریشت پێ ناکرێ دەست نوێژەکەی بشۆ تا دەستمەکە مهەیە بی ئەوجا سەر شوشنەکەی تەواوکە والسلام عليكم ورحمة الله وبركاته